سلااوان لە بێتۆم کاتتان باش لە بەرنامەیەم جەرماندا باز لە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دەکەین بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی چاوەڕێی گۆڕانکارین پرسیارەکە ئەوەیە ئایا لە هەرێمی کوردستاندا ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە بوونی هەیە یان تەنها دەنگێکی لاوازە لە ژێر سای دەسەڵاتدا کاتێک خەڵک متمانەی بەهێزەکانی دەرەوەی دەسەڵات نەماوە دەبێت بپرسین ئەم هێزانە تا ئێستا چیان کردووە و چ کاریگەریەکیان لەسەر ژیانی ئێمە هەبووە لە بەرنامەیەم جارەماندا بێلایەنانە و بە وردی دەگەڕێین بە دوای وەڵامی ئەم پرسیارانەدا لەگەڵمان بن. حاجی جانەوە پێم بڵێ بزانم ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بوونی هەیە و باوەڕت پێیان هەیە؟ واللهی ئەگەر من باوەڕم پێ بێت لە 95 خەڵکە باوەڕی پیان نییە ئەوە هیچی نییە ئەوە مشکلەیەکی گەورەیە کە بۆ خۆیان دروست کردووە ئەوانەی ئەم حیزبە ئۆپۆزیسیۆنانە ئێستەکانەکەیکەن واللهی حیزبی باسیش نەیکردووە ئەمانە ماڵی ئەو خەڵقا خۆن ژیانی ئەو خەڵقا خۆن دەستیان بەسەر میلەتەکە گرتووە هەر لە قوڵەرەسەوە شوقەیە هەتا ئەچێتە قەرەشەتان ئەی ئەم هەموو شوقەیە بەچی کراوە ئەی بۆ ئەو میلەتە فەقیر و هەژارە کە هەمووی ئاواسەکانە لە برسامرێ و نەمعاشەکان نەیەنێ و نیوە معاشەکەشیان نادەنێ بە قورعان ئێسەکانە من دوو جار بنیندار کراوم قەستەم بە گەورەی خوا ئێسەکانە معاشیمان شەشە نێومی پێت وایە کە ئێستا لە ژێر سای دەسەڵاتێکدا کار دەکەن کوڕ قوربان ئەوە هەر ئەسڵەن قسەک نییە خۆی دەسەڵات و هەموو شتێک بەدەست خۆیانە هەموو کارێک بەدە ئەی باشە ئەو هەموو شوقەیە کە کراوە بە دەسەڵاتی منە ئەی بناکەن ئەمانە کورە تاکەی ئەی خۆن تاکەی ئەیکەن حیزبی بەعز سەد ئەوەندەی ئێمە دەسەڵاتی ئەمە ئەبوو ئەی چی لە حیزبی باز کرا هەر لە کەرکووکی پێشیانن چیان پێڵی حاج ئەڵێم یاخوا نانەجیب شعرە سوار نەبێ گات بێ نەقیزە و کەر بێدار نەبێ یاخوا نانەجیب لەسەر کار نەبێ باری هەژاران یاخوا لار نەبێ یاخوا نانەجیب نەچێتە سەرکار ژیانتان لێتاڵەکە لە لادێ و لە شار ئەجا ئەگەڕێ بۆ کوێ خاو سەرکار بۆی بێنن منجەڵە ماست و لەگەڵ بارەدار توخوا نانەجیب دەیکەنجێ پیاوە پێی عیب نەبووە و چۆکی داداوە پەتێ لە ملی و سمێڵ تاشراوە ئەو پەتەی ملی قردێلەی سەرا بەخوا نانەجیب عەشرەتی کەرە کاگی ئیدریس سڵاو لە بێتۆم کاتت باش سڵاو لە بەڕێزشتان ئیشوکار باشە سپاس بەخوا تاواشبی باش سەلامەت باسێکی ئۆپۆزیسیۆنم بۆ بکە لە هەرێمی کوردستان ئایا بوونی هەیە یاخودنا ئۆپۆزیسیۆن بوونی هەیە بەڵام ئەبێ بڵێن بوونی نییە چۆن لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنێکی واقعی نییە لە وڵاتی ئێمە ئۆپۆزیسیۆن هەچی دروست بۆ لێرە بەڕاستی ئەوەیە هەموو کاتێ هەولی ئەوە ئایا جێی خۆی کاتۆ لە حکومەتە چۆن هەوڵەیە جێ خۆی هەم بە ناوی ئۆپۆزیسیۆن و دابەزێ حیزبێ بۆ خۆی دروستەکە تەنها هەدەفی ئەوەیە جێی خۆی کاتۆ لە حکومەت بچێتەوە ناو حکومەت حکومەتیش بڵێ فەرموو تۆش وەرە ناو حکومەت ئینا شتێک نییە لە وڵاتێمە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هیچ باوەڕت بە هێزەکانی دەرەوەی دەسەڵات هەیە نەخێر نەخێ باوەڕم پێ نیە لەبەرەوەی کۆمەڵی نمونی زیندومان هەیە لەم شارەیە بۆ نمونە ئێمە وەکو خۆمان وەزیعەتی ئەومان باش نییە وەزیعەتی کارەبامان باش نییە چەندها لایانی ئۆپۆزیسیۆن هەبوو لەم شارەیە پێش ئەوەی کە نەچوونەتە ناو حکومەت و هەر ڕۆژ ناڕۆژێک کەناڵەکانیان هاتن بە دوواداچوونیان نەکرد بۆ کێشە و مەشاکیلەکانمان بەڵام ئێستێ هەموو هەوڵێکیان ئەوەیە چۆن داخلی ناو حکومەت بن چۆن بەشدار بن هیچ کاتێ ئێسێ پەیوەندیشان پێوەکەین بەلایەنەکانیان و جوابیشمانیان ئەڵێ باشە بەسەر چاودێن تا ئێستێ چەند جار پەیوەندیمان کردو بەلایانی ئۆپۆزیسیۆن و بۆ کێشەکانمان بۆ مشکیلەکانمان بەڕاستی تا ئەم دەقش نەجوابیان داوینە نە هاتووشن بەدەم داواکاریەکانەوە جا لەبەرەوە من شتێک نبینم بە ناوی ئۆپۆزیسیۆن ئەوەشی کە بە ناوی ئۆپۆزیسیۆن و قساکە هیچ ڕاست و دروستێکی تیان نیە تەنها ئەوەیە ئەویش بەشدار بێ لە حکوومەت ئەوانەی کە ئۆپۆزیسیۆن و لە دەرەوەی دەسەڵاتن دەڵێن کە ئێمە گۆڕانکاری زۆرمان کردووە ئایا ئەمە تا چەند ڕاستە کوام گۆڕانکاریە ئەخە خۆ ئەڵە کردار شەدا ئادێ گۆڕانکارێکم پێ بڵێ کەوان کرد بێتیان من هیچ گۆڕانکارێک نبینم بەڕاستی ئەوەتی ئۆپۆزیسیۆن دروست بووە لەم وڵاتەیە ئەم وەزعە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ڕۆی و بەداخەوە ئۆپۆزیسیۆنێکی واقعی نبینم من بەڕاستی سازگیان سڵاو لە بێتۆم کاتە باش سپاسەکەم بژێت خۆشوی سپاس بژیت باڕێت وەرگرم سەبارەت بە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان باوەڕت پێیان هەیە ئەوان دەڵێن کە ئێمە گۆڕانکاری دەکەین هەتا ئێستا هیچ گۆڕانکارییان کردووە بە تەکید نەخێر ئەزانی بۆ ئۆپسیۆن بۆ بە دوو بەشەوە بەشێکی سەر بە دەسەڵاتە بەشێکیشی هەر تەماشاکە
هەر وەکو چۆن شتێ بچڕێ بۆ خۆی بەس ئەوەنێ یعنی هیچ شتێکیکەی نیەتایە. بەڵام ئۆپۆزیسیۆنەکانەوەی کە ئۆپۆزیسیۆنن دەڵێ کە ئێمە بێلایەنین و لایەنی خەڵک دەگرێن و چاودێری دەکەین ئەمە تا چەند ڕاست؟ ئەزانی چۆنە ڕاستیەکە خۆی لەوایە کە بتوان مەسەرن لە بەغا دەسەڵاتی هەبێ بتوانێت شتێ بۆ ئەو خەڵکە بکە ئەجینا تا ئێوارە ئۆپسیۆن بێت چ دەورێکە بینی هیچ دەورێک نبینێ. ئەو ئۆپۆزیسیۆنانەی کە چاواشەکارن چیان پێ ئەڵێ پامی تۆ بۆ ئەوان چیە؟ پێم ئەوەیە ئەو خەڵکە دەنگی پێیان یعنی زۆر شتێکی تاوانە دەنگی ئەو خەڵکیان دۆڕانووە دانیشتون بۆی بتوانن شتێ بچڕن بۆ خۆیان بۆ کەسی کەنە. بەڵام ئەوان پێیان دەوترێت ئۆپۆزیسیۆن لە بەرژەوەندی حیزب ئیش نەکەن ئەمان لە بەرژەوەندی حیزب ئیش ئەکەن. ئەوە هەتا سەر ئێسقان خراپە هەتا سەر ئێسقان شتێککە زۆر ناڕەوایە. متمانەیان ماوە؟ بەلای منەوە نا هیچ بتوانەیەکیان نەماوە لەبەرەوەی ئەوە نیە نەیانتوانیوە دەوری خۆیان ببینن بۆ خەڵکە. سلام عليكم سڵاو لێ عليك السلام سڵاو لێوەش ئاساییە خۆدانی لا احتیاجی خوشی بەڕێزی تەندروستی باشە؟ وڵای باشین سپاس دەکەین. باسم بوو کە بزانم ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بوونی هەیە؟ وڵی بوونی ئەگەر بوونی هەبووە ئیشێکیان بۆ خەڵکەکەن هیچ بوونێکیان نییە. بەڵام ئەوان دەڵێن کە ئێمە دژی دەسەڵاتین و لایەنگری خەڵکی. وڵی دژی دەسەڵاتن هیچیان ئیشان نەکرد لەگە دژی دەسەڵاتن ئەم دۆخیان چاکردا ئەم عزیان چاکردا یان قسەتە باریشکەوە ئەمە ژیان نییە خەڵکی تیا بەڕاستی لە هەموو ناحەیەکەوە تا لە ناحی بێ ئیشەوە لە ناحی پای ئاو کارەبایەکی زۆر بۆیێتەوە تێگەی بەدومان کارە تێ معاشەکەدا تێ ئەمە کەی ڕاستەکەی ڕەوایە. بۆ نە دەسەڵات نە حکومەت نە ئۆپۆزیسیۆن هیچیان هاوکاری خەڵک نین هیچیان لایەنگری خەڵک نین لە کاتێکی شاخواان وا دەرەخەن کە لایەنگری خەڵکن هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ وڵی هۆکارەکەی بۆ تەرکەمی خەویوانە گەنوان میلەتیان بەخیاڵانە ئەگەر میلەتیان بەخیاڵە باتە ئەویان ناکرد. لە کاتێکا کە لایەنی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و حکومەت بۆ شێوەیە کەم تەرخەمن خەڵک لەم نێوەندەدا چی بکات و بۆچی وا لە خەڵک دەکرێت؟ وڵی ئەمان ئەگەر هەوڵ بن تۆزە ژیانی و خەڵکە چاکەن وڵی خەڵکە وا نامێنێ بەخورئان باوەڕ ڕێبێ خەڵکەکە وای لاتوە وەرز بۆ ئینهار بۆ بەدەستیانەوە باوەڕ ڕۆژانە خەڵک قسەی ناشرینە بەدەمیان دوعایان لەکات ئێدە بەسە تاکیدا ئاورێک لەو خەڵکە ئاورێک لە میلەتە بنەوەیتی بەس سۆزە ئیشێ بۆ میلەتەکەن و ئیشە بۆ خەڵەکەن ئەم هەلەش بە لەدەست نەچێت و لەدەست خۆشیانێن و لەدەست میلەتەکەش نێن ئێمە ئەوەمان چەند ساڵە ڕووباری خوێنی کوڕی فەقیر بابە فیڕۆ نەڕوە بەخۆ من یەک شخصی خۆم من خۆم برای شەیدم ماوەشتم ماوە بەخوا لە هەفتا هەشتا شەیدم ماوە چەند های وەکو برای من تیاچوو بۆ بە خوێنی بە هەدەر بۆ بڕوە بە ئەم عەزەمانە دەست نەچێت. سڵاو لێوێ چۆنی؟ تەندروستی باشە؟ الحەمدولله. زانم ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بوونی هەیە؟ ئیجا بۆ دەسەڵات بوونی هەیە سە لەم هەرێمە هیچ شتێک بۆم باس کرد. هیچ شتێک هینی نەماوە لەم نە ئۆپۆزیسیۆن نە دەسەڵات نە خەڵکیش بێ هیوا بووە لە هەموو شتێک شتێکەکانی دەرەوەی دەسەڵات هەمووی وەکو یەکە خەڵکیش وەکو یەکە چۆن وەکو یەکە؟ هیچ ئەمەلێک نەماوە تا بۆ نمونە ساڵێک و 9 مانگەوە 2 ساڵە خەڵک دەنگی داوە چووە دەنگی داوە بە ئەو نوێنەرەی کە خوێوێ بەڵام ئێستا هیچ بوونێکی دەنگ کەس بوونی نییە دانیشتنی پەرلەمان نەکراوە هیچ شتێک بوونی نییە لە وڵاتە. واتە باوەڕت بە ئۆپۆزیسیۆن نییە لە هەرێمی کوردستان؟ ئازانی چیان مردوون هەمویان مردوون خەڵک مردووە هەرە بێ ئاوا قوڕ و خەبدانیشی قەیران لەسەر قەیران بیبژێرە و هیچ حسابێکم نەکە. ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن دەڵێ کە ئێمە لە دەرەوەی دەسەڵاتین و گۆڕانکاریمان کردو تا ئێستا هیچ گۆڕانکاریێکیان کردووە؟ ناتوانن هەر خۆیان ناتوانن بەخۆیان ناکرێت ئیلا ئەبێ لەگەڵ دەسەڵاتە ڕێبکەون هاوپەیمانیەک پێک بێنن لەگەڵ ئەو دەسەڵاتی کە ئەیانەوێت گۆڕانکاری بکەن
باشە خۆی ئۆپۆزیسیۆن بوون بەواتای ئەوە دێت کە دژی دەسەڵات بی دژی ئەو کەسانە بی کە چاواشەکاری دەکەن بەڵام لە ئێستادا ئۆپۆزیسیۆن خۆی چاواشەکاری دەکات چی بەمە دەڵێن؟ وەڵی دادا شتەکە ئەوان نییە کەس گوێ لە کەس ناگرێ ئارە وەڵام کەس گوێ لە کەس ناگرێ کەس گوێ لە کەس دەنگت ناڕوە بۆچی؟ بڵم وەڵی بۆچی کەس ئەمەلی بە نەڕاگەیاندن ماوە نە قسە ئەەکەی کەس گوێ لێ ناگرێ ناڕاتە شوێنی خۆی تێن وەڵی نازانم چی بکەیت سەڵات و حیزبەکان بوونەتە هۆی چاواشەکاری لە ئۆپۆزیسیۆن و ئەوانەی کە خاڵکەکەی شەر بەشدارە لەو شتا لەبەرەوەی کڕ و کە دانیشتوون بۆ خۆیان دانیشتوون ئەم هەموو شتە کێت بەسەریان تێ ئەپەڕێت بەبێ ئەوەی کەسێک قسە بکات هیچ هەڵوێستێکی نییە. بە ئۆپۆزیسیۆنەی لە هەرێمی کوردستان والله ئۆپۆزیسیۆن نەوەڵا لە ناو هەرێمی کوردستانە ئۆپۆزیسیۆن کو هەیە هەمی هەوڵی ئەوەیە گیرفانی خۆی پڕگا هەمی هەوڵی ئەوەیە بڕوان بێ بکە جاران پارتی و یەکێتی بوون زۆر وەزعمان باشتر بوو یعنی سە ئەم هەمولایان و حیزبانە دروست بوون هەمووی یەکێتی و پارتی بەخرا بەزانێ خۆشیان هیچیان پێ ناگرێ هەرسەریان لە خەڵک شێوان ئەوان دەڵێن گۆڕانکاریمان کردو لە چی ڕوویەکەوە کردویانە من پرسیار لە دۆگەم لە چیەوە کردیان بەحساب ئۆپۆزیسیۆن هەیە هیچیشیان پێ ناگرێت ئەوانەی دەرەوەی دەسەڵات هێزەکانی دەرەوەی دەسەڵات چی باوان دەڵێت واللهی هیچیان پێ ناکرێ ئەوان چیان پێکرێ ئەوانیش بە هەمان شێوە کەوتونەتە ژێر کاریگەری دەسەڵات یا خودنا واللهی دەسەڵات حەقی نییە بەسەر ئەوانەوە ینی ئەگەر حەقی هەبواە بەسەری بۆە هەر لە بیدایەوە نێڵە ئەمانە هەر دروست ببن لەبەرەوەی ئەم هەموو ئۆپۆزیسیۆنە هەیە هیچیان پێ ناگرێ لە کۆتاییدا گۆڕانکاری ڕاستەقینە بەوتەی بریق و باق دروست نابێت بەڵکو و پێویستی بە استراتیژێکی ڕوون و گوێری سیاسی هەیە ئۆپۆزیسیۆن دەبێت بیسەلمێنێت کە جیاوازە و هاوڵاتیانیش دەبێت لە یادیان بێت کە بێدەنگی کێشەکانیان چارەسەر ناکات بەڵکو چاودێری وردا کە دەسەڵات ناچار بە ڕاستڕەوی دەکات سپاس کە لەگەڵم دامانەوە سپاس بۆ هاوکارانم تا دیدارێکی تر و پرسێکی تری گرنگ هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ